سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی بەفەڕ لە هەرکوێیە گەنج جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ فەڕ و بەرەکەت و میهرەبانی و ئاسوودەی خوا دابارێتە سەر دڵ و دەروون و خێزان و کۆمەڵگەکەمان. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم. پەرستش لە سەرەتاکانی ڕۆژەکانی سەرەتای مانگی زێلحیجە کە لە کۆمەڵگەی کورداری خۆمانە بە نۆمینەی حاجیان ناسراوە دەکەمە تەوەری یەکەمی بەرنامەی بەفەڕ کە بێگومان ئەمانەی بەشێکن لە ڕۆژە پیرۆزەکان لای خوای گەورە کە عیبادەت و پەرستش بە هەموو جۆرەکانیەوە و ڕۆژوگرتن بە تایبەت یەکێکە لەو سونەتانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم ڕۆژانەدا ئەنجامی داون. ئێمەش لە پێناو بەرزڕاگرتن و زیندوکردنەوەی ئەو سونەتەی پێغەمبەری خواوە بە دەستێنانی ڕەزامەندیەکی زیاتری خوای گەورە و کۆکردنەوەی کۆمەڵێ مڵۆی عیبادەت و پەرستش و خستنیان بۆ سەر خەرمانی تەمەنمان ئەم بەرنامەیەمان بۆ مەبەستە تەرخان کردەوە و باز لەو عیبادەت و پەرست و کارە جوانانەکەین کە لەم نۆ ڕۆژایە ئەم دە ڕۆژەی سەرەتایە بیکەین کامانن وەتەوەرێکی بەرنامەکەشم تەرخان ئەەکەم بۆ ئامادەکاریەکی معنەوی و کۆمەڵایەتی و دەرونی بۆ جەژنی پیرۆزی قوربان لەوەی کە ڕق و بغز و کینە دووبەرەکی و قسە لەگەڵ یەکتر نەکردن و قسەدا بڕین کۆتایی پێبێنین و بیکەینە وەکۆڵی پێشەکیەک بۆ جەژنی پیرۆزی قوربان کە 11 یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی قوربان هەبوو. ئاگاداریشتان ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی زیلحیجەیە کە واتە لەمڕۆ ڕۆژوگرتن تا نۆیەم ڕۆژی کە دەیەمی ئەبێتە جەژنی قوربان شتێکی زۆر باشە و پێشینانی ئەمومەتە کاریان لەسەر کردو. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ڕەشید پێنجوێنی بانگخوازی ئیسلامی کرد. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونتان. تاعەت و عیبادەتیشتان قبوڵ بێ ئینشاءڵڵا. سپاس بۆ بەڕێزیان خوای پەروەردگار تاعەتی هەموو لایەن قبوڵ بکات. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوشحاڵم کە منیش لە بەرنامەیەکی ئەوەدا لە خزمەت ئێوە بینەرانی خۆشەویستدا بم. زۆر باشە مامۆستایان باش سەرەتا ئێمە بێگومان سەرچاوەی یەکەممان قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە سەرنجی خۆمان لەسەر هەر بابەتێکی ئاینی ئەدەین. نۆمینەی حاجیان چییە یان بۆ نۆ ڕۆژەی مانگی زیلحیجە چییە و قورئانی پیرۆز یا فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن باسییان کردووە؟ دیارە ئێمە لە هەموو کات و ساتەکاندا بۆ جێبەجێکردنی پەرستشەکانی خۆمان دەگەڕێنەوە بۆ لای قورئانی پیرۆز و هەروە دەگەڕێنەوە بۆ لای سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بواری کرداریشەوە دەگەڕێنەوە بۆ لای سەلەفی ساڵحی ئەم ئومەتە بۆ لای زانایانی ئەم ئومەتە لە پێشین و هەروەها لە ئێستاشدا. عەشری ذیلحیجە واتە نۆمینەی حاجیان بریتیە لەو دە ڕۆژەی کەوا سەرەتای مانگی ذیلحیجەیە بۆ ئەوەی کەوا حاجیانی ماڵی خوا گەورەترین یا یەکێک لە ڕوکنەکانی ئیسلام کە بریتیە لە حەجکردن جێبەجێ بکەن کە لای خۆمان ناسراوە بە نۆمینەی حاجیان و لە ئەم ڕۆژە دەست پێ دەکات و ئەم ڕۆژە بێگومان تایبەتمەندی خۆی هەیە لە قورئانی پیرۆزدا و هەروەها لە سونەتەکانی پێغەمبەری خوادا صلی الله تعالی علیه وسلم. لە قورئانی پیرۆزدا خوای پروردگار سوێنی بەم دە ڕۆژە خواردووە والفجر وليال عشر كزانيان إسلام بن كثير رحمة الله پروردگاری لەسەر بێ و هەروەها جمهوری مفسرین ڕزا و ڕحمەتی خوای پروردگار لەسەر عەبدوڵای کوڕی عەباسیش دەڵێن وليال عشر مەبەست پێ ئەم دە ڕۆژەی ڕۆژانی ذیلحیجەیە کەوا بە نۆمینەی حاجیان لە لای ئێمەی ئومەتی ئیسلامی یا با بڵێن لە لای ئێمەی ملەتی کوردەواری مسلمان ناسراوە و ئەم دە ڕۆژە لە لای مسلمانانی کوردستان بێگومان گرنگێکی خۆی هەبووە لە ڕابردوودا. کاتێک کە قورئان ئاماژە بە دەکات بێگومان سوێنی پێدەخوا و خوای پروردگاری کە سوێن دەخوا بە شتێک بێگومان دەلالەت و بەڵگەیە لەسەر گەورەی ئەو شتە چونکە هیچ کەسێ سوێن ناخوا بە شتێک ئیلا کاتێک نەبێکەوە سوێن پخراوەکە دیارە گەورەیەک و مەکانێتێک و هەروەها پلە و مەنزیلەیەکی خۆی هەیە و هەروەها خوای پروردگار کاتێک کە داوا دەکات لە ئەنجامدانی حاج وأذن في الناس بالحج يأتوك رجالا وعلى كل ضامر يأتين من كل فج عميق بوشي ليشهدوا منافع لهم ويذكروا اسم الله في أيام معلومات لێرەدا دەبینین خوای پروردگار دوای ئەوەی کەوا منافع و منفعتەکانی ئەنجامدانی حەجمان چ دنیەوی چ ئوخڕەوی بۆ ڕوون دەکاتەوانێ دوای ئەوە دەفەرمێ ويذكروا اسم الله في أيام معلومات یادی خوای پروردگار بکەنەوانێ لە چەند ڕۆژێکی دیاری کراودا کە زانایانی تەفسیر و هەروە عەبدوڵای کوڕی عەباس عەبدوڵای کوڕی عومەر مجاهید ئیبن زوبەیر هەندێک لە هاوڵانی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڵێن ئەیام معلومات واتە ئەم دە ڕۆژەی ذیلحیجەیە کە لە لای ئێمە مسلمانی کوردەواری ناسراوە بە نۆمینەی حاجیان. پاشان لە سنەتی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم چەند فەرمودەیەکمان هەیە دەربارەی فەضڵ و گەورەیی
ئەم چەند ڕۆژەی ذیلحیجە یاوەکو با بڵێن نۆمینەی حاجیان یەکێ لەو فرمودەوەتانی کە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من هذه الأيام العشر لێرادا گەورەی فەزلی ئەم چەند ڕۆژەمان بۆ ڕوون دەکاتەوانێ دەفەرمێ هیچ ڕۆژێک نییە لەو ڕۆژانەی خوای پەروەردگار کە ئەنجامدانی پەرستشەکانی تێدا لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویست بێ ئەلبەتە خوای پەروەردگار هەموو کاتێ پەرستشی خۆی پێخۆشە تاعەت و گوێڕایەڵی جێبەجێکردنم و هەروەها پاراستنی سنوورەکانی خۆی پێخۆشە بەڵام تایبەتمەندی ئەم چەند ڕۆژە دەفەرمێ خوای پەروەردگار ئەم چەند ڕۆژەی زۆر بەلاو خۆشەکەوە عیبادەت و خواپەرستی تێدا بکرێت تەنانەت لێرادا كاغرياز هاولاني پیغمبري خوا صلى الله عليه وسلم تعجب دكن لم فرمدي پیغمبري خوا صلى الله عليه وسلم بويا دبرسن اي پیغمبري خوا ولا الجهاد في سبيل الله يعني تنان الجهاد كدن كوا تيكوشان بمال وبيان لبينايو ببرزرا كدني بيامي ديني خواي پرودگار و پاراستني سونركاني دين يعني امشي بيناغا لولام دا پیغمبري خوا جار تاكيد دكاتو بو من دفرمي ولا الجهاد في سبيل الله حتى جهاد كدني لرجا خواي پرودگار نابت براوردي ام چن روجك عبادت خوا پرسي بهمو جوركانو تيدا بكري بلام لرادا استثناء كل پیغمبري خوا فرمي الا رجل بياوك خرج بنفسه وماله فلم يرجع من ذلك بشيء فرمي مگر بياوك درچو بي روشت بي خوي آمدك ربو جهاد وهروا مال وثروت وسامان وأوي كواهي بي پێچاویە تێوانێ لەگەڵ خۆیدا بردوێتی و هیچیشی لێ ناگەڕێتەوانێ بۆیە ئێمە لێرەوە لە ڕوانگەی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و چەندەها فەرمودەی تریش ئەوەتانێ فەرمودەی ترمانەیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما من أيام أعظم عند الله نەک ئەحەبوو بەڵکو گەورەتر لە لای خوای پەروەردگار ئەفەرمێ هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکان هیچ ڕۆژگارێک نییە لە ڕۆژەکان کە گەورەتر بێت لە لای خوای پەروەردگار ولا ئەحەب خۆشەویستتر بێ إليه العمل فيهن کە کردداری تێدا ئەنجام بدرێ من هذه الأيام العشر أي چی فأكثروا فيهن من التهليل والتكبير والتحميد لبرو ده فرمي زور قوريه واي قوره زوري بيه خوشه ده ايه وامشن روجا ببردوامي بذكر بلا اله الا الله بلا حول ولا قوه الا بالله بالله اكبر وهروا ببزراقتني خواي برودقات وهروا بتحميد واتبع الحمد لله لسرها ومن نعمتاني كوا خواي برودقات ناويتي لنعمتي ايمانه ولا نعمته دنيا كانوا بوي اما وسيما يا وكباولين اما ده بيت بيزقيك بو اوي كوا انسان عباده خوا برسي تدا انجام بدا يك لبير ما نشي يك لما نثكان ولا قوري ولا حكيمي خواي برودقار كاردياز او تاني كخواي برودقار لزمان ولا مكان لكات ولا صار كان دا كوملك شوين كوملك موسم كوملي ويزقيتي دانا وبو مسلمان بو اوي كوا عبدكاني عبادته خوا برسي كرداري باشي زوري تدا انجام بدن امج لفضل منتي خواي برودقاره دبيني لمانجي رمضان روجو كتن لمانجي رمضان فرق جیاوازی هي للروجو كتن للروجكاني تدا حج كدن لم كاتو سات ذاك حاجه كان انجامي ددن واروا عمره كدن لكاتي خويدا نيوش كدن لمزقوتي مسجد الحرام نيوش كدن لمزقوتي پیغمبري قاد صلى الله عليه وسلم كواب لروي امكينه ولا روي كاتوا گرنگی کومل العبادت و پرسی و پرستشکان هن وکو چون لروي زمانه كومل موسم كومل درفد ديت فيش وبو انسان مسلمان كدتوانيت عبادتي تيدا انجام بدا بويا ابن حجر عسقلاني رضا ورحمه الله برودقاري لسربي درباري جرينجيتي امنو من ذي حاجيان بابلين 10 ذي الحجه امدشو دروجي كانسان مسلمان عبادتي تيدا انجام بدا دڵێ هۆکاری چییە ئەم جیاوازیە چییە یا وەکو باڵێن ئەم فەضلە چییە کەوا لەم چەند ڕۆژە هەیەی بەسەر ڕۆژەکانی تردا خۆ ڕۆژەکانی تریش ڕۆژی خوای پەروەردگارن عیبادەتی تێدا ئەنجام دەدێ لە نوێژ و لە ڕۆژ و لە زەکات و تەنها حەج نەبێ دەفەرمێ لمەکانی اجتماعی ئومەهاتی العیبادەتی فیه هەموو گەورەی عیبادەت و خواپەرستیەکانی لێرادا تێدا کۆبووەتەوانێ نوێژە تێیدا هەیە حەجکردنە تێیدا هەیە ڕۆژوکردنە تێیدا هەیە سەدەقەیە تێیدا هەیە هەموو ئەمانە کەوا پایەکانی دینداری خواپەرستین سەیریکە لەم ڕۆژەدا کۆبووەتەوانێ و هەروەها ڕۆژی عەرەفەی تێدا هەیە ئەم ڕۆژی عەرەفەی خۆی بخۆی ئەگەر هەموو ڕۆژەکانی تریش با بڵێن ئەگەر ئەم فەرمودانە دەربارەی فەزلی ئەم چەند ڕۆژە نەهاتی بێ کیفایەتە بۆ ئینسانی مسلمان دەربارەی ڕۆژی عەرەفە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردووە یاوەکو هەندێک لە زانایانی هەلی تەفسیر دەفەرمون وشاهد ومشهود خوای پرۆدگار کە سوێنی پێخواردووە دەفەرمێ مەشهور لێرا دەمەبەستی پێی ڕۆژی عەرەفەیە کە دەربارەی فەزلی ڕۆژوکردن لەوانی دوای ئەوەش پرسیارێک بێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەی فەرمووە کە ئێمە ئەگەر نەمانتوانی لە ڕۆژەکانی تردا بە ڕۆژوو بین ئەوا دەتوانین لە نۆهێم ڕۆژیا بە ڕۆژوو بین و ڕۆژۆکەش بێگومان فەزلێکی تایبەتی لە لای خوای پرۆدگار هەیە زۆر باش ماوە سەڵدار کامانەوە عیبادەت و پەرستشانە ئێستا بۆ نمونە زۆر جار
لە کۆمەڵێ شوێنە ڕۆژوگرتن لەوە چێت زۆر باش بێ کامانەوە عیبادەت و پەرستشانی کە لە نۆمینەی حاجیانە زۆر باشە بیکەین یان بەونە ڕیزبەندیەکەیانەگە بۆ بکەین ئایا قورئان خوێندنە ڕۆژوگرتنە زیکرە سەدەقەیە خێرە کامانن ئێمە وەکوڵێ ڕۆژ و ساتەکانی ئەم نۆمینەی حاجیانەی پێبرازینەوە بە عیبادەت و پەرستشەکانی خۆ وڵا هەموو عیبادەتانی کەوا لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکراوە داواکراوە لە ئینسانی موسڵمان وهروە لە سنەتی بەڕێزی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم هاتووە یاوەکو لە شریعەتی ئیسلامدا بە هەموو چەمکەکانیەوە ئینسان دەتوانێت لەم دەڕۆژەدا ئەنجامیان بدا گەورەترین عیبادەتێک کە ئینسان لە دەی ذیلحیجە ئەنجام بدا ئەگەر خوای پروردگار بۆی بڕەخسێنێ بریتە لە ئەنجامدانی حەج بریتە لە عەمرەکردن کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم العمرة إلى العمرة كفارة لما بينه عمرية بو عمرية كتر بيقومان كفارة بو نماني قناو تاوانا كان والحج المبرور ليس له جزاء إلا الجنة حجك مبرور وباك كبراسي إنسان أنجامي بدا بمعنى خوي هيج پاداشێکی نییە لە لای خوای پروردگار و غیری بەدەستێنانی بەهشتەکەی خوای پروردگار نەبێ کە ئالم کاتەدا حاجیانی ماڵی خوا لە هەموو کوچە و کەنارێکی سەرزەویدا وەروها لە کوردستانی خۆشەویستی خۆشمانەوە خەڵکێکی زۆر ڕۆشتن بۆ ئەنجامدانی ئەم فەریزە گەورەیە لەبەرەوە بابەتی حەج بەڕاستی بابەتێکی زۆر زۆر گەورەیە کە ئینسان لەم کاتەدا بتوانێت ئەنجامی بدا باش ئەگەر هاتو ئێمە لەم نەمانتوانی بچین حەج ئەنجام بدەین وەرە ماتوانین لەم دەڕۆژەدا عەمرەی ماڵی خوای پروردگار بکەین و هەروەها تەواف بکەین نەدرێ عیبادەتەکان لە مزگەوتی پێغەمبەری خوا لە مەسجد الحەرامە نوێژ ئەنجام بدەین ئەوە کۆمەڵی تری عیبادەت ئاماژەیان پێکراوە لە هەموو کات و ساتەکاندا بە تایبەتی لەم دەڕۆژەدا یەکێک لەوانە بریتە لە ئەنجامدانی نوێژ لە هەموو کاتەکاندا حەدیثەکەی سەوبان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرمێ عليك بكثرة السجود زۆر سجدە بە خوای پروردگار فإنك لن تسجد لله سجدة إلا رفعك الله بها درجة هي سجدة كتب خوي برودقاري دبي إلا خوي مهربان في الأدبر زكاتواني وحط عنك بها خطيئة وبهين وجه أنجام دانا وخوي برودقار تامانك اللي دصغيتواني ولا فرمدك ذاك في غمري خوي برودقار فرمي ولا يزال العبد يتقرب إلي بالنوافل حتى أحبه بەردەوا مرۆڤ نزیکە بێتەوە لە خوای پروردگار و هەتاوکو دەبێتە خۆشەویستی خوای پروردگار بە تایبەتی بە ئەنجامدانی سونەتەکان ئەنجامدانی نوێژەکان لە کاتی خۆیدا و بە تایبەتی بە جەماعەت بۆ پیاوان و ئافرەتان ئەگەر نەچون بۆ مزگەوتیش لە کات و ساتی خۆیدا ئەنجامدانی سونەتەکان لەم دەڕۆژەدا زۆر گرنگە و هەروەها ڕۆژوگرتن بێگومان وەکو سەرەتای بەرنامەکە بەڕێز ئاماژەی پێدا ئینسان دەتوانێت لەم دەڕۆژەدا بە ڕۆژوو بێ حتا ئیمامی نەوەوی دەفەرمێ ڕۆژوگرتن لەم دەڕۆژەدا مستحب استحبابا شديدا دەفەرمێ زۆر باشە هەرچەند لەوانەیە وارد نەبوو بێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و لە هاوڵانەوە هەموو دەڕۆژەکان گرتبێ تەنها نوێم ڕۆژ نەبێت با بڵێن ڕۆژی عەرەفە نەبێت کە حاجیان لێوێ بە ڕۆژوونان بەڵام موسڵمانان دەتوانن لە دەرەوەی حەج بە ڕۆژوو بن بەڵام ئەمە ئاماژە نیە بۆی کە ئینسان نەتوانێت تێیدا بە ڕۆژوو بێ بۆیە ڕۆژوگرتن بێگومان فەزلی خۆی هەیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک ڕۆژێک بە ڕۆژوو بێ لە پێناوی خوای پروردگارە بعد الله به 70 خەریفە من النار خوای كما قال 70 دانە پاییز خوای پروردگار دمشاوی لە جەهەنەم دوورە خاتەوانێ و هەروەها ڕۆژوگرتنی ڕۆژی عەرەفە ئەوەیە کە لەو عیبادەتانەی کە ئینسان ئەگەر هاتوو نەیتوانی ڕۆژەکانی تریش بە ڕۆژوو بێ با ڕۆژی عەرەفە ڕۆژی نوێم با بە ڕۆژوو بێ چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده سبحان الله لم فضلي خوای پروردگار کە بەخشیوێتی بە ئومەتەکەی بەخشیوێتی بە بەندەکانی لە داری پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەنجامدانی ڕۆژی عەرەفە ئومێدم وایە لە خوای پروردگار کەوا گوناه و تاوانی ساڵێک لەوە پێش و ساڵێک لەوە دوا بسڕێتەوانێ ئەلبەتە ئەو گوناهانەش دەبێ ئینسان تۆبەی لێ بکە نەوەکو ئینسان گوناه و تاوان ئەنجام بدات و بەڵێ لەم ڕۆژەدا خوای پروردگار لێم خۆشە بێ چونکە ئینسانی موسڵمان دەبێ لە ڕاستیدا هەمیشە دوورکەوێتەوە لە گوناه یەکێکی تر لەو کارە باشانی کەوا لەم ڕۆژانەدا بە تایبەتی کە دەگەینە ڕۆژی قوربانیکردن دەیەمین بریتە لە ئەنجامدانی قوربانی چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن أعظم الأيام عند الله گەورەترین ڕۆژەکان لە لای خوای پروردگار ڕۆژ لەناو ئەم ڕۆژانەدا يوم النحر ثم يوم القر أفرمي روجي قرباني كنا باشان روجي قر يوم القرش يوم الاستقرار بمنى كوا روجي ينزهمين كوا حاجة كان لمناد من نواني شون كقرباني كدن براسي فضل خيرك نبراويه لدي خوي برفقار كإنسان بتواني أنجامي بدا وأجر هاتو كسك تواناي أنجام داني قرباني هبو براسي جناها خوي لم خير جوري بيبجبك شكا في غمري قوا فرمي صلى الله عليه وسلم هر كسي تواناي قرباني كدني هبي من وجد سعة فلم يضحي فلا يقربن مصلانا أو كما قال دفرمي هركسي تواناي أنجام داني قرباني هبي
بەڵام نەشیکە لەبەرکە مسلمانە بێبەشە بن لەم خێرە گەورەیە ئەفەرمێ با لە نوێژگای ئێمە نزیک نەبێتەوانێ گیانی ئەمە شتێکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری پێ ناخۆش بووە و الله ئەکبەر و لا إله إلا الله و سوپاسگوزاری خوای پەروەردگار وەکو لە حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەم ڕۆژانە ڕۆژگارێکی زۆر گەورە و پیرۆزن فأكثروا فيهن من التهليل لا إله إلا الله زۆر والتكبير الله أكبر زور والتحميد الحمد لله زور كهوراني في غمري خاص أنا زور ذكر عبد الله كوري عمر أبو هريرة درسون بو بازار هاتشان أول رجاني إمدا أو محالة جيب بكري بلام لسردمي خوي دادسون بازار بدنجي برز الله أكبر يعني ذكر بدنجي برز ذكر كان يعني ذكر حتى عمر كوري خطاب لموسيمي حجة لنا قبكي خدا الله أكبر ذكر ومسلمان لميدادا بشوازي دنجان برزك دواني شون ضل الدنجة كدنجي دايواني لبروا همو أمانك باس كراوا وهروها صدقة وبخشين لم كاتو ساعتنا عبادتانێکن کە ئینسانی مسلمان بە دەرفەتی بزانێ بە تایبەتی لەم دەڕۆژەدا خۆی سەرقاڵکا بەمانەوە خۆی سەرخاڵ نەکات بە شتی بێهودەوە بە شتێکەوە قازانجی دنیا و قیامەتی نییە بۆ شتانی کەەوە دێن و دەچن و دەبڕێنەوانێ و هیچ بەرهەمێکی بۆ ئینسانی مسلمان نییە زایدەن قورئان خوێندن کاری چاکەکردن لەگەڵ دایک و باوکدا و هەروە ئەنجامدانی سیلەی ڕەحم و هەروە یارمەتیدانی مسلمانان خۆگرتنەوەی زمانمان لە باسکردنی مسلمانان بە خراپە لە باسکردنی مسلمانان زەمیان کەین غیبەتیان کەین ئازاریان بدەین هەموو ئەمانە خۆشارەزاکردن بە تایبەتی لە فقه ئیسلامی لە تەفسیری قورئان لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم ئامشەوکردنی مزگەوت و زیاتر و هەروەها مراجعەکردنی نەفسی ئینسان خۆی بە تایبەتی مراجعەکەی خۆی کاتەوانێ لە کاتێکا کە مۆسیمی حەج لە بەردەمدایە ئالەم کاتەدا ئینسانی مسلمان دەتوانێت بە تەفسیلی کۆمەڵێک عیبادەت و خواپەرستی هەن گرنگیان پێ بدا و ئەنجامیان بدا و دڵنیا بێ لەوەی کەوا خوای پەروەردگار سال لە دوای سات پلە و پایە بەرزەکاتەوانێ کە ئەو ئاواتی ئینسانی مسلمان زۆر باش مامۆستا ئەم فەزڵ و گەورەی و پاداشتەیە ئەم پێگە گەورەی ئەم ڕۆژە تا چەند پەیوەندی بەو یەکگرتن و جەماعەتەوە هەیە کە بۆ ئەتوانین بڵێن زۆرترین ڕێژەی مسلمانان لە بیرۆسترین شوێنە کە بەیتوڵای حرامە کۆ بنەوە پەرستشی خواکەن کە لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا هەمیشە وەسیەت کراوە بە هەمومان لەگەڵ جەماعەت هابین تەنانەت نوێژی گەڕەکەی خۆشمان بە جەماعەت لەوەی بکە لە ماڵەوە تەنیاکەین خێرێکی زۆرتریە هیچ پەیوەندی وەکوڵە حکمت و گەورەیەکەی پەیوەندی بەو جەماعەت و یەکبوونی و یەکڕیزی و کۆمەڵکاری مسلمانان هەیە کە لە حەجە ئەنجامیەدەن بێگومان یەکێک لە حیکمەتەکانی حەج ئەوەیەکەوە کۆکردنەوەی مسلمانانە لەسەر ئاستی هەموو جیهان بەبێ جیاوازی و یەکێ لەوانی کە خوای پەروەردگار ئەفەرمێ لیەشهەدوا مەنافع لەهم بۆ تەعارفە بۆ پێکەوە بوونە يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا بۆیە مسلمانان لەم کاتەدا منفعەتە دنیایەکە یەکێک لەوانە تعارفە لە نێوانی مسلماناندا مسلمانێکەوە زمانەکەی جیایە لە مسلمانێکی تر و هەروەها بۆ تەرابەتی قولوبە بۆ ئەوەی کەوا دڵەکان پێکەوە ببەسرێتەوانێ و یەکێک لەو شتانی کەوا پێویستە لەسەر برا حاجەکانمان و هەروە خوشکەکانمان لەوێ ئەوەتانێک لەگەڵ عالەمی ئیسلامیدا لە کاتی جێبەجێکردنی ئەم مەوسیمە گەورەدا تعارف لە نێوانیان هەبێ بۆی کەوا یەک بناسن بۆ ئەوەی کەوا مسلمانان ئاگایان لە حاڵی مسلمانان بێ بۆیە جێبەجێکردنی دروشمە ئاینەکان بەگشتی هەر هەمی واتا و مەدلولی پێکەوەبوونی هەیە واتای تەوحیدی کەلیمەی هەیە واتای ئەوەیە کەوا یەک وشە و یەک ڕنگ و یەک قەوارە و یەک کیان و هەروەها یەک پارچی عالەمی ئیسلامی ئەگەیەنە کە بەداخەوە ئەمڕۆ عالەمی ئیسلامی پارچە بووە ئەسڵ لە کاری مسلمانانە وحدەت و یەکڕیزی مسلمانانە حتى ئەنجامدانی نوێژ بە جەماعەت بۆ ئەوەی کەوا مسلمانان هەمیشە وحدەتی سەف یەکڕیزی ڕیزەکانیان بپارێزن و هەروەها بابەتی حەج بە هەمان شێوە بۆیە ئەگەر هات و کەسێکی نەیتوانی حەج ئەنجام بدا بۆ ئەوەی کەوا لەوێ مسلمانانی تری جیهانی ئیسلامی ببینێ بۆ ئەم بابەتە باز لە پێکەوەبوون و تەرابوت و هەروەها تعارف بکە دەتوانێت لێرە بە ئەنجامدانی ئەم عیبادەت و دروشمانە جارێکی تر لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی معنەویە خۆی ببەسێتەوانێ یعنی ئەمە پەیامێکە پێمان دەڵێ مسلمانان ئێوە لە هەر شوێنێک بن لە هەر کوچە و کەنارێکی ئەم سەرزەویە بن دەتوانن هیچ نەبێت بە ئەنجامدانی عیبادەت و شعائیرەکان و دروشمەکان یەکێتی و یەکڕیزی خۆتان بگێڕنەوانێ کە ئەوە داواکاریکی قورئانە و داواکاریکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئومێدەوارین ڕۆژە ڕۆژان خوای پەروەردگار ڕەحم بەزەی خۆی زیاتر بە مسلمانان بکە و مسلمانان یەکێتی و یەکڕیزی خۆیان قایمتر و باشتر و چاکتر بکەن و هەروەها بەردەوام من لەسەر بۆیە لێرە ڕەبط و پەیوەندی هەیە مامۆستا دوعاکردن و پاڕانەوە وەکوڵێ سکاڵا بردنە لای خوا دەرخستنی کەم و کورتەکانی خۆمان و داوای لێ خۆشم لە خوای گەورە لەم دە ڕۆژە وەکوڵێ چ جیاوازێکی لە ڕۆژەکانی ترە کە بێگومان دوعا یەکێکە لەو شتانی کە پێویستە مسلمان هەموو ڕۆژێ
بۆ منە تەنان ئەگەر لە نوێژەکانیشیا بێت لە نێوان سوژدە و هەڵسانەوەکان ڕکوع و هەڵسانەوەکان یا بێت تەنان لەو کاتژا دوعا بکە وەکو لە چه جیاوازیەکی هەیە مەبەستمە ئەم ڕۆژەت بکەینە وێستگەیەک بۆ سەر لە نوێ دووپاتکردنەوەی بەندایەتی خۆمان بۆ خوا و پێشچاوخستنەوەی هەڵە و کەم و کورتی و گوناه و تاوان و سەرپێچەکانمان بەرامبەر بەخوای گەورە. وڵا ئەم وێستگەیە بەڕاستی وێستگەیەکی مهمە چونکە چەند ڕۆژێکە لە دەست دەچێت و جارێکی تر هەتاوەکو ساڵێکی تر گەخوای پرگات تەمەمان پێ نەبەخشێت و نایەتەوانێ خۆگەر خوای پرگات لە ڕحمی هەرەبانی خۆی تەمەنی پێداینەوە ئەوە ئینشاءڵڵا ئەو کاتە پێی دەگەینەوانێ وەکو چۆن بە ڕەمەزانیش هەمیشە دوعامان دەکرد کە خوای پرۆگەممان گەڕێنێتەوانێ. بەڵام کارگازێرا حەزەکەم ئاماژە بۆ بدەم ئێمە چۆن هاوکار لەگەڵ وەڵامی ئەم پرسیاری جەنابەت بۆ زیکر وارووا بە دوعا و پاڕانەوەکان چۆن بچین بەدەم جێبەجێکردنی ئەم عیبادەتانەوە یاوەکو چۆن ئەم مەوسیمە بقۆزینەوانێ وەکو دەرفەتێک بیکەینێ وێزگەیەک بۆ مڕاجعە و بە خۆداچوونەوە لە هەموو بوارەکانی ژیانمانە بەگشتی بە تایبەتی چەمکە عیبادەت و پەرستەکان بە تایبەتی تر. ئینسانی مسلمان لێرەوە ئەگەر بیەوێ ئیسفادە لەم دەڕۆژەکە و زیاتر نزیک بێتەوانێ لەو لای خوای پرۆدگار پێویستە بەڕاستی تۆبەیەکی باش بکە لە بینی خۆی و خوادا وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون ئێوە تۆبە بکەن ئیمانداران بۆ ئەوەی کەوا فەلاح و سەربەرزی دنیا و قیامەت بەدەست بێن. ئێمە بۆ ئەوەی کەوا عیبادەتەکانمان لە لای خوای پرۆدگار وەربگیرێ تۆبە و پەشیمان بوونەوە بە معنای مڕاجعە وازێنان و دوورکەوتنەوە هەڵکەندن لەو گوناه و تاوانانە ئەمە خاڵێکی زۆر مهمە. دووەمینیان ئینسان دەبێ عەزیمەتی هەبێ خۆی ئامادەکە خۆی بپێچەوەتەوانێ کەسێک گرنگیەتی شتێکی لەلا هەبێ بۆ سەفەرێ بۆ شوێنێ بۆ ئەوەی کەوا ئەنجامی بدا لە پێناویە ئەوەی کەوا بە نرخە خرجی دەدا. خوای پرۆدگاری دەربارەی مسلمانان دەفەرمێ والذین جاهدوا فینا لنهدینهم سبولنا ئەوانەی کەوا هەوڵی ئەوە دەن کەوا بە ئێمە بگەن لە ڕێگاکانی ئێمەدا ڕزابوونی ئێمە بەدەست بێن خوای پرۆدگار دەفەرمێ ئێمەش یارمەتیان دەدەین بۆیە ئینسان ئەم کاتانە بە گرنگی پێ بدا بۆ ئەوەی کەوا کاتەکەی نەڕوا وهروە دوورکەوتنەوە لە گوناه و لە تاوان ئەمە زۆر گرنگە وەکو چۆن عیبادەت و خواپەرستیەکان ئینسان نزیک ئەتاکات لە خوای پرۆدگار بە هەمان شێوە گوناه و تاوان ئینسان دوورە خاتۆ لە خوای پرۆدگار لەوانەیە بە ئەنجامدانی گوناه و تاوانێک ئینسان مەحرومی ڕەحمەتی خوای پرۆدگار بۆیە گوناه و تاوان یەکێکن لەو شتانەی کە بەڕاستی ئینسان ئەگەر هاتوو لێی هەڵنەکەنرا وازی نێنا دوور نەکەوتەوە لێی ئەو کاتە پرسیارێک دروستەکە لەسەر عیبادەت و خواپەرستیەکانی بە کشتەی زیکر و یادی خوای پرۆدگار و دوعا و پاڕانەوە چەکی ئینسانی مسلمانە ئەو گومانی تێدا نیە الدعاء هو العبادة بەتایبەتی دوعای حاجەکانمان ئەوانی کەوا چوون بۆ حەج چونکە فریشتەکان تەنانەت داوای لێخۆشبوون بۆ کێ دەکەن لێخۆشبوون بۆ حاجەکان دەکەن اللهم اغفر للحاج ولمن استغفر له الحاج دەی ئەو کەسی کەوا داوای کردو لە حاجەکەی دوعای بۆ بکە ئەبێ خۆی لێرە کارێک بکە بۆ ئەوەی کەوا دوعای حاجەکان لە خوای پرۆدگار گیرا بێ لەبەرەوەی ئینسانی مسلمان چ لە نوێژەکانیان چ لە تەحیاتیان چ لە سوژدەیە چونکە باشترین کات بۆ ئینسان کە دوعای تێدا بکە بریتێ لە کاتی سوژدە ئالەم حاڵەتانەدا ئینسان دوعا و پاڕانەوە بکات چونکە ئینسان بە پاڕانەوە لە خوای پرۆدگار زەلیلی نەبوونی کەمی خۆی بێتوانایی خۆی دەرەخە بەرامبەر بە خالیقەکەی بەرامبەر بۆ خوایی کەوا عەظیمە ئەو خوایی کە جەلیلە ئەو خوایی کە قەدیرە ئەو خوایی کەوا بەتوانایە چونکە ئێمە ڕۆژانە ئشپارڕینەوانێ و تا لە نوێژەکانمان ئیهدینا الصراط المستقیم ئەوە دوعایە بەڵام لە هەموو کات و ساتەکانی خۆیدا ئینسان دوعا بکە بۆ سەلامەتی خۆی بۆ دینی خۆی بۆ وڵاتی خۆی دوعا بکە بۆ هەر کەسێکەوا دەیەوێ بێگومان الدعاء هو العبادة یاوەکو الدعاء مخ العبادة وخوای پرۆدگار وقال ربكم ادعوني استجب لكم ئینسان دەبێت دڵنیابێ کە لە خوای پرۆدگار دەپاڕێتەوانێ لەوەی کەوا خوای پرۆدگار وەڵامیش دەداتەوانێ بۆیە دوعا و پاڕانەوە لەم چەند ڕۆژەدا بێگومان گرنگە هاوکات لەگەڵ ئەنجامدانی ئەو عیبادەتانی تر کە ئینسان لەم چەند ڕۆژەدا گرنگی پێدات و هەروە ئەنجامی دەدات. زۆر باش مامۆستا دەستگیرۆیی هەژاران دڵخۆشکردنی هەژاران ڕازاندنەوەی سفرە و خوانی هەژاران بەتایبەت بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان قوربان وەکوڵێ سیرکردنیشی بە شێوەیە عیبادەتێک لە جێکردنەوەی لە نۆمینەی حاجیانە تا چەند گرنگە؟ سپاس بخوا ڕۆحی هاریکاری و هاوکاری ڕۆحی بەزەیی هاتنەوە لە نێو مسلمانانە بەڕادەیەکی زۆر باشە لە هەموو کات و ساتەکاندا لە مانگی ڕەمەزانە بیگرە هەتاوەکو ئەم چەند ڕۆژی کەوا ئێمە تێدەکەوین بێگومان لەگەڵ ئەنجامدانی عیبادەت و خواپەرستەکانی تردا بەزەیی هاتنەوە بە هەژاران ئەتوانم بڵێم خاڵی وەرچەرخانە لە مێژوی مسلمانانە بۆیە تەنانەت دەوترێ ئەگەر بتەوێ پێگەی قەومی خەڵکێ بزانین لە ڕووی ئەخلاق و هەڵسوکەوت و ڕۆشتەکانیەوە ئەوە سەیری مەوسیمەکانیان بکە یاوەکو سەیری جەژنەکانیان بکە بۆیە ئێمە خۆی بۆ خۆی کاتێکەوە ئەم دەڕۆژە کۆتا ڕۆژی بە جەژنی قوربان دەست پێ دەکا سەرەتایەکە بۆ ئەوەی کەوا مسلمانان بە ئەنجامدانی
قوربانیەکانیان لا لە هەژاران دەکانەوانێ بۆیە لاکردنەوە لە هەژاران لە ڕاستیدا ئەرکێکە لە ئەرکی مسلمانان هەر مسلمانی توانایی هەبێ لە هەموو کاتێکدا بە تایبەتی لەم کاتە پیرۆزەدا کە ڕۆژگارێکن لای خۆی پرگا زۆر پیرۆزە و عیبادەت و خواپەرستیەکان لای خۆی پرگا زۆر خۆشەویستە ئەرکی ئینسانی مسلمانە ئینسانی مسلمان نابێ بەڕاستی خۆی تێر بێ براکەی برسی بێ خۆی پۆشتە بێ بەڵام براکەی جلوبەرگی نەبێ خۆی ماڵی ئاوەدان بێ بەڵام براکانی و درە و دراوسەکانی خزم و کەسوکارەکەی بەڵاستی ماڵەکانیان احتیاج من وەروها پێویستیان هەبێ بۆیە ئینسان دەتوانێت لەم کاتەدا بە تایبەتی لە هەژاران کاتەوانێ خۆ ئەگەر گەشتە ڕۆژی قوربان ئەوا دەتوانێت بە قوربانیکردنەکەی هەژاران تێر بکە نەداران تێر بکە وهروەها دڵخۆشیان بکە چونکە سەرەتای دەستپێکی دڵخۆشکردنی جەژنی قوربانی پیرۆز بە ئەنجامدانی ئەو قوربانیە کە ئینسانی مسلمان دیکە بەسەربردننی کاتەکانی نۆمینەی حاجیان یا ئەم 10 ڕۆژە مبارەکە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە یاری ئەلکترۆنیەکان بە زنجیرە دراما وەرگێڕاوەکان کە خێزانی کورد ئێستا وەکڵێ ئالوودەی بووە بە جۆرێ لە جۆرەکان مدمین بووە بەو زنجیرە درامایانەوە کە ناتوانێت وەکڵێ لەو کاتەش هەبچێ نوێژە فەرزەکانی بکانی ئامادەیە سەعات و نیوە بە دیار ئەم زنجیرە درامانە بدەن و ئەم 9 ڕۆژەش کاتەکانی بەم جۆرەشتانە بەسەر ئەبا لەوە چێ بە ڕۆژوش بێ بڵێ مادەم ڕۆژوو خێری هەیە بە ڕۆژوەم بەڵام کاتەکانم لە بری قورآن خوێندن و نوێژی جەماعەت و ذکر و ویرد و دوعای خێر بە یاری ئەلکترۆنیەکان و زنجیرە دراماکان پڕەکەمەوە لە هەموو کات و ساتێکدا سەرقاڵبوون بۆ شتانەی کەوا نەسوودی دنیای تایە نەسوودی قیامەتی تایە بەڕاستی کارێکی زۆر هەڵەیە ئێمەش بە تەجروبەی حاڵ ئەوەی کەوا ئەمڕۆ تەکنۆلۆژیا کاریگەریکی زۆری هەیە و هەروەها حضورێکی زۆری هەیە لە ژیانی زۆربەی خەڵکیدا و ژیانی مسلماناشی پانتایەکی زۆری داگیر کردووە دەتوانم بڵێم زەرەری زۆری لە خەڵکدا و بەگشتی و زەرەری زۆری لە مسلمان و لە توانایەکانی ئینسان داوە بە تایبەتی توانای گەنجەکان و هەروەها فێرخوازەکان و ئەوانەی کەوا دەبنە پیا و هەروەها دەبنە ئافرەت و خەڵکانێکی داهاتوی ئەم میلەتە بۆیە بەگشتی لە هەموو حاڵەتێکدا ئەم سەرقاڵبوونە بە یاری پۆبجی بە فلیمە وەرگێڕاوەکان و هەروەها بەردەوام بوون لە حضور لەگەڵ موبایل و ئەم جیهازە ئەلکترۆنیەکان لە ڕاستیدا ئەگەر هات و ببێتە هۆکاری ئەوەی کەوا ئینسان دوا بخات لە ئەسڵی ئەوەی کەوا بۆی هاتووە کە عیبادەت و پەرستشی خوای پروردگارە لە ئەسڵی ئەوەی کەوا ئاوەدانکردنەوەی سەرزەویە بەدەستهێنانی عیلم و زانست و زیاتر سودبینین لە هەموو ئەو شتانی کەوا سوودی دنیا و قیامەتی هەیە ئەمە غەڵەتە و ئەمە هەڵەیە بۆی ئینسان لە هەموو کاتێکدا دەبێ ئاگای لە خۆی بێ ئەمە کاتیش وەک کە سەیفی ئین لەم تقطع قطعت وەکو شمشێر واتانێ بە بەردەوامی دەڕوا وەکو حەسەنی بەسری دەفەرمێ بەڕاستی ئەی مرۆڤ ابن ئادەم تۆ چەند ڕۆژێکی كلما ذهب يومك ذهب بعضك هەر ڕۆژێکت ڕۆژ لە ڕاستیدا بەشێکت ڕۆشتووە بۆی ئینسان سال لە دوای سان تەمەنی دەڕوا ژیانی دەڕوا ژیانی لەدەست دەڕوا ئینسان گوناحە بەڕاستی خۆی سەرقاڵکا بەم شتانە بۆیە کاتێکیش کەوا عیبادەت و خواپەرستیەکان دێنە پێشەوانێ بە تایبەتی لە مەوسیمێکی ئامادە ئینسان دەبێت دەست لەمانە هەڵبکرێ بە دەستێک وەکو پێشینان دەڵێن دوو گوندۆرە دوو کاڵەکەڵ ناگیرێ لێ کاتا تۆ سەرقاڵ بێ بەردەوامی لەگەڵ ئەمانەدا تەنها لە کاتی بانگەدا تەنها لە کاتێکی زۆر کەمە بیری قورئان خوێندن یاوکو کاری چاکت بکەوێتەوانێ بۆیە ئامۆژگاری ئێمە لە بۆ خۆمان و لە بۆ گەنجەکانمان بە تایبەتی لە بۆ هەموو ئەوانەی کەوا دەیانێت بگەن بە پلەی بەرز لای خوای پروردگار لە خێری ئەم دەڕۆژەی نۆمینی حاجیان بێبەش نەبن ئەوەتانی ئێستا بە ئەوانە وەلا بنین ئەمالە لە دەست ناچن بەڵام ئەم دەڕۆژە لە دەست دەچێت بۆیە خۆ سەرقاڵکردن بە هەموو عیبادەت و خواپەرستیەکان و گەورەترێ سەرمایە بۆ ئینسان چ لە دنیا و چ لە قیامەتدا چونکە بەڕاستی ئینسان دەبێ بزانێ واتقوا يوما ترجعون فيه إلى الله لەوانەیە تۆ نازانی کەی دەمری کەی کۆتایی بە ژیانت دێ وتزودوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب تۆ بە توێشوەکەوە دەگەڕێتەوە بۆ لای خوای پروردگار ئایا سبەینە لە لای خوای پروردگار توێشەکەی تۆ بریتیە بێ لە پۆبجی لە یاری ئەلکترۆنیەکان لە بەردەوام سیرکردنی فلیمە خراپەکان و هەروە ئەو فلیمانی کەوا هیچ سود و قازانجێکی نییە بەڵکو تەنها بۆ سەرقاڵبوونی مسلمانان دانراوە لە ڕاستیدا ئینسان ئەبێ وەڵامێکی هەبێ بۆ دنیا چونکە پاداشتی هەموو کار و چاکان دەبێتەوانێ لە لای خوای پروردگار لەو ڕۆژەدا کە ئینسان نامەکان بەدەستی وەرنامی ئەعمالی بەدەستی وەردەگرێ لو كاتا هاوار دكا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها أم نامية چیە باشە ئەوەی گەورە و بچووک بێ هەر هەمی تۆماری کردووە ئینسان کاتێککە سەیری نامەکەی دەکا بۆچی سەیری بکات دڵخۆش نەبێت بۆی کەوا بە عیبادەت و بە خواپەرستی و بە زیکر و بە یادی خوای پەروەردگار و بەشتی بە کەڵک و بە سوود چ بۆ دنیا چ بۆ دوا ڕۆژی پڕ بێتەوانێ نەک لەو کاتەدا کەوا خۆزگە بخوازێ خۆزگایە تەمەنم لە عیبادەت و دینداری و خواپەرستی و کاری باش و سوود و قازانجگەیاندن مسلمانان بووە زۆر باشە مامۆستا لەم نۆ ڕۆژە ڕۆژێکی زۆر پیرۆزەیە ڕۆژی عەرەفە کە گوناهی ساڵی ڕابردووە داهاتوش
خی گەورە کردوێت یەکێکی لە وێزگەکان بۆ پاکبوونەوەی زیاتری مرۆڤ. پێم خۆشە لەسەر ڕۆژی عەرەفە قسەمان بۆ بکەی. عەرەفە چییە؟ بۆچی ئەم پێگە و بۆ کۆڵێ فەزڵە گەورەی هەیە کە هیچ ڕۆژێکی تری ساڵ هێندەی عەرەفە ئەو پێگە و گەورەیەی نییە. بێگومان ڕۆژی عەرەفە گەورەی خۆی هەیە. ئەو ڕۆژەیەکەوە حاجیانی ماڵی خوای پروردگار لە هەموو کوچە و کەنارێکی سەرزەویدا لە عەرەفە کە شوێنەکە بێگومان دیاری کراوە، مناسکێکە لە مناسکەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و قورئانی پیرۆز ئاماژەی پێکردووە لە حەزرەتی ئیبراهیم علیه الصلاة والسلام ئەمەوە هاتووە کە حاجەکان تێدا ڕادەوەستن. ئەو ڕۆژە بەڕاستی گەورەی خۆی زۆر هەیە. لە فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس و خواسی زۆر هاتووە. تەنانەت لە فرمودێکدا هاتووە کە شەیطان هیچ ڕۆژێ بە وێنەی ڕۆژی عەرەفە خۆی بە زەلیل و بە نابود و بە ناشرین نەبینیوە. ئەو ڕۆژەیەکەوە خوای پروردگار بڕیاری داوە لەو خەڵکانە خۆش بێکەوە تۆبە دەکەن، پەشیمان دەبنەوانێ، حەجی ماڵی خوای پروردگاریان ئەنجام داوە، بەدەم وەڵامی خوای پروردگار ڕۆشون، بەدەم وەڵامی ئیبراهیمەوە ڕۆشون، لەبەیک اللهم کە خوای پروردگار داوای لێکردوون لەسەر زاری ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام خەڵکی ئامادە بوو بۆ ئەوەی کەوا بچن لێ بۆسن. هەر لە بەیانی و هەتاوەکو پێش خۆر ئاوابوون مسلمانان بە پیا و بە ئافرەتەوە لێوێ دەوەستن. و هەروە ئەگەر بێت و مسلمانان حاجەکان لەوێ ڕانەوەستن و هەروەها نەچن ئەوە ئەنجام نەدەن، بێگومان حەجەکانیان بۆ نەنووسراوە. چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم الحج عرفة، حج کەی بنووسێ بۆ ئینسانی حاجی و ببێتە حاجی بریتە لە ڕاوەستان لە ڕۆژی عەرەفە. بۆیە ئەمە فەزڵی خۆی زۆر هەیە. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فرمودەیەکدا باسی ئەومان بۆ دەکاتەوە خوای پروردگار فەخر و شانازی دەکات بە مسلمانانەوە کە هاتوون لە دەوڵەمەند و لە فەقیر و لە دارا و لە نەدار و لە پیا و لە ئافرەت و لە زەعیف و لە لاواز و لە دەسەڵاتدار و لە بێدەسەڵات هاتوون لەویا لە بەرگێکی ئیحرامەوە بەبێ ئەوەی کەوا گیرفانی هەبێ، بەبێ ئەوەی کەوا سەرۆت و سامان و قووەت و هێز و توانایەکانیان لەگەڵ خۆیان ناهێنابێ، ڕووی زەلیلی خۆیان دەستی زەلیلی خۆیان بەرزەکەنەوە بۆ لای خوای پروردگار خەریکی عیبادەت و خواپەرستین و هەروەها لە خوای پروردگار دەپاڕێنەوانێ. دەفەرمێ خوای پروردگار فەخر و شانازی دەکات بەسەر فریشتەکانی خوای پروردگارە بۆ حاجیانی کەوا لەو ڕۆژەدا وەستاون. بۆیە تەنانەت لە سەرەتای بەرنامەکەش و ئاماژەمان پێکرد ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژەیە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنانەت دەفەرمێ فریشتەکان دوعا دەکەن، دەڵێن اللهم اغفر للحاج ولمن استغفر له الحاج، خوا ئەیگیان خۆش بە لە حاجەکان و هەر کەسێکیش کەوا حاجەکان داوای دوعای خێری بۆ دەکەن. بۆیە لەو ڕۆ حاجەکان لەوێ وەستاون لە نۆمینەدا لە نۆیم ڕۆژدا ڕۆژێ پێش دەژن لەوێ ڕادەوەستن هەر لە بەیانی هەتاوکو پێش خۆر ئاوا بوون بۆ ئەنجامدانی ئەم دروشمە گەورەیە بۆ ئەوەی کەوا ببن بە حاجی، بەڵام ئەوان لەوێ بە ڕۆژوو نابن. لە دەرەوەی حاجەکان مسلمانان دەتوانن بە ڕۆژوو بن، چونکە ڕۆژووگرتن لە ڕۆژوی عەرەفەدا وەکو سەرەتاش باسمان کرد فەزڵێکی زۆری هەیە. یەکێکە لە هۆکارەکانی فەزڵی ئەم دەڕۆژەش کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم صيام يوم عرفة أحتسب على الله، ڕۆژی عەرەفە کە ئینسان ئەنجامی بدە مادەم نەچووی بۆ حەج بۆ ئەوان نییە بە ڕۆژوو بن، هیوادارم کە خوای پروردگار أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده، کە خوای پروردگار گوناهی ساڵێک لەوە پێش بسڕێتەوانێ و گوناهی ساڵێک لەوە دوای بسڕێتەوانێ. بۆیە مادامەکونی ئێمە نەماتوانێت چین بۆ حەج و هەروەها لەوێ حاجینین وەکو برا حاجی و وەروە خوشکە حاجەکانمان لێرە دەتوانین ئەو دەرفەتە زێڕینە لە دەستی خۆمان نەدەین، بە تایبەتی لە نۆیم ڕۆژدا ئێمە بە ڕۆژوو بین و دڵنیابین کە خوای پروردگار دەیکاتە هۆکار و کەفارەتی گوناه و تاوانەکانمان لەوە پێش ئینشاءڵڵا و هەروەها ساڵێک لەوە دوای. ئینشەڵڵا زۆر باش مامۆستا ئەم هەموو خێر و پاداشتە ئەم هەموو پڕکردنەوەی لایەنی معنەوی و ڕۆحی و ئیمانی خۆمان تا چەند بیکەینە پەیژەیەک بردێک یان پێشدەستیەک بۆ چوونە نێو جەژنی پیرۆزی قوربانەوە لە پاکردنەوەی دڵ و دەروونمان فڕێدانی کینە و بغز و کینە وەکو لە پچڕاندنی سیلەی ڕۆحم و کۆمەڵێ شتی دیکە. ئێمە دەتوانین لە ڕاستیە هەموو وێزگەی بکەینە وێزگەی بە خۆدا چوونەوە لە ڕووی ڕۆحانیەتەوە لە ڕووی دەرونیەوە و هەروەها لە ڕووی معنەویەوە و دەتوانین بکەینە دەرفەتێ چونکە هەموو شتێک سەرەتایەکی هەیە. حەسەنی بەسری دەفەرمێ من ئەشرقت بدایەته ئەشرقت نهایەته، هەر کەسێ سەرەتاکەی ڕۆشن بێ بێگومان کۆتاییەکەیشی ڕۆشنە. ئێمە بەرەو مەراسیمێکی زۆر گەورە دەچین کە براکان و خوشکەکانمان لە هەموو کوچە و کەنارێکی ئەم سەرزەویەدەوە ڕۆشتون و هەروەها دەبنە حاجی، بەڵام ئێمە نەمانتوانین چینە ئەوێ. سال لە دوای سال هەنگاو لە دوای هەنگاو دەتوانین خاڵی هاوبەش لەگەڵ ئەوانە دروست بکەین. خاڵی هاوبەشی ئەوان ڕۆژانە ئەنجامدانی ئەنجامدانی عیبادەت و نوێژەکانیانە لە هەردوو حەرەمەینی پیرۆز، بەتایبەتی لە حەرەمی مەککە، بەتایبەتی ئەو ڕۆژێکەوە دەکەونە ناو ئەنجامدانی حەجکردنەوە. ئێمە دەتوانین لێرە بە ئاوەدانکردنەوەی ئەم دەشە و دەڕۆژەی ذیلحیجە نۆمینەی حاجیان بە هەموو عیبادەت و خواپەرستیەکان لە ڕووی ڕۆحی معنەویەوە
ئەگەر لە بەجەستەش لەگەڵیانە نەبین ئێمە هاوبەشی زۆرێک لەو عیبادەت و خواپەرسیانە بین کەوا ئەوان ئەنجامی ئەدەن. بۆیە بێگومان ئێمە ئەم سەرەتایەکەوا دەست پێ دەکات لە ئەمڕۆ وەکو بەڕێزت ئاماژت پێدا سەرەتایەکە بۆ ئەوەی کەوا وردەوەدە ئینسان دەکەوێتە ناو مەڕاستیمە گەورەکەەوە سەیرێکی سال لە دوای سات جێبەجێکردنی عیبادەت و خواپەرسیەکانی لەلا ئاسان دەبێت لەلا سووک دەبێت ینی بۆ معنایی کەوا ئاسانە ئەنجامدانی. بەڵام ئەگەر هاتوو ئینسان سەرەتایەکی بۆ خۆی دروست نەکرد کۆمەڵی هەنگاوی لە پێشینە و سەرەتایی نەنا کاتێکە دەکا بە جێبەجێکردنی شتێک کە لای پیرۆزە لای خۆشەویستە و هەروەها لە لای گەورەیە پێدەچێت نەتوانێت وەکو پێویست ئەنجامی بدا یا وەکو ئەو تام و چێژەی نەبێ وەکو کەسێکەوە سەرەتا خۆی بۆ ئامادە کردووە وەکو چۆن کەسێک بۆ ئیمتیحانێک چەند ڕۆژێک لە بۆ پێش خۆی ئامادە دەکات لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی معنەویەوە و هەروەها لە ڕووی شوێنەوە سال لە دوای سات کە نزیکە بێتەوە لە ڕۆژی تاقیکردنەوەکە لە کات و ساتی تاقیکردنەوەکە لە لای ئاسانە جێبەجێکردن و هەروەها کاتێک کە سەیری پرسیارەکان دەکات. بەڵام کاتێکەوە کەسێک لە ڕووی معنەوی و دەرونیەوە واقعیەوە خۆی ئامادە نەکردووە کاتێک کە دەچێتە هۆڵی تاقیکردنەوە کە پرسیارەکان دەبینێ ئەوەندەی تر لەوانەیە بارگرانی و بارگژی ڕووکات لە دەرونی و هەروەها لە ڕووی معنەویەوە داتەپانی بۆ دروست بێ. بۆیە ئێمە ئەم دەڕۆژە لە ڕاستیدا لە ئێستاوە ئەگەر دەست پێ بکەین بە هەموو ئەو شتانی کەوا دەتوانین فاتقوا الله ما استطعتم ئێوە خۆی پروردگار بپەرسن بە پێی توانایی خۆتان ئەوەی کە دەتوانێت بە ڕۆژوو بێ با بە ڕۆژوو بێ ئەوەی کە دەتوانێت زیاتر پابند بێ بە مزگەوت و جێبەجێکردنی سونەتەکانەوە ئەوەی کەوا ئەیەوێ خۆی ئامادەکە بۆ ئەنجامدانی قوربان با لە ئێستا وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم خۆی ئامادەکە دەبینی وردە بۆ ڕۆژی جەژن ئامادەکێکی زۆری دەرونی و هەروەها معنەوی بۆ دروست بوو. زۆر باش مامۆستایان لە بابەت نۆمینەی حاجیان و فەزڵ و گەورەی ئەو نۆ ڕۆژەیە دە ڕۆژە کۆتا قسەی جەنابتان شتێکە من نەمپرسیە پێویست بکات جەناب داماژی پێ بکەین. وەڵام من هیوادارم کە مسلمانان بەگشتی گرنگی بە هەموو ئەو کات و ساتانە بدەن کەوا نزیکیان دەکاتەوانێ لە خوای پەروەردگار بە تایبەتی نۆمینەی حاجیان کە فرسەتێکە خوای پەروەردگار لە منەت و لە فەزڵی خۆی بەخشیوێتی بەم ئومەتی ئیسلامیە و بەخشیەتی بە مسلمانان ئەم کات و ساتانە دەڕۆن و نایەنەوە بۆیە گرنگە ئینسانی مسلمان کاتی خۆی بەشتی بێهودەوە سەرقاڵ نەکە بەڵکو بە هەموو جۆرەکانی عیبادەت و خواپەرسی خەریک ببێت و هەروەها خۆی سەرقاڵ بکە بۆ ئەوەی کەوا سات لە دوای سات هەنگاو لە دوای هەنگاو دەقە لە دوای دەقەوە دەوتێ لە خوای پەروەردگار نزیک بێتەوانێ ببێتە هۆکاری ئەوەی کەوا هەم پلە و پایە و حەسەناتی زیاتر دەستە بەر بکە و هەروەها خوای پەروەردگار بیکاتە وێزگەی بۆ کوژانەوە و کەفارەت و سڕینەوەی ئەو گوناه و تاوانانەی کەوا ئینسان لە ماوەی ڕابردوودا ئەنجامی داوە. بۆیە قۆستنەوەی ئەم دەرفەتە ئەم ویزگەیە بۆ مڕاجعە و بە خۆداچوونەوە لە ڕاستیدا بە وەسیەتێکی زانم لە بۆ خۆم و هەروەها بۆ باقی مسلمانانیش. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ڕەشید پێنجەمین بانخوازی ئیسلامی زۆر سپاس بۆ ئامادەبوونت و سپاس بۆ وتە و پێیوە جوانانشت. خۆشەویستانم بەم شێوەیە هاتینە کۆتای ئەڵقەی ئەم ڕۆژمان لە بەرنامەی بەفەر ومێ دەکەم ئەم وێزگە گرنگەی کە خوای گەورە و منەت و بەخشندەی یەک بەرامبەر بە بەندەکانی و بە ئومەتی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم داناوە بیقۆزینەوە بیکەینە دەرفەتێک بۆ پڕکردنی خەرمانی خۆمان و دەوڵەمەندکردنی خەرمانی خۆمان و زیاتر ئاشتبوونەوەمان و لەگەڵ خوای گەورە و پڕکردنی لایەنی معنەویمان چونکە بەڕاستی کار و کردەوە بە هەر جۆرێکیەوە بێ هەر لە سیلەی ڕوحم و ذکر و ویرد و یادی خوا لە قورئان خوێندن لە ڕۆژوگرتن لە زەکات و تەنانەت خێر و سەدەقەکانیشمان بە چەند قات و چەند بەرامبەر بۆ دەنووسرێ. ومێ دەکەم ئەم دە ڕۆژە بکەینە وێستگەی بە خۆداچوونەوە و ئاشتبوونەوەمان لەگەڵ خوای گەورە و بەدەستهێنانی ڕەزامەندی زیاتر و هەزارها سڵاواتی ژمێرن بۆ گیانی پاکی ئەو پێغەمبەرە خۆشەویستەی کە بووە باشترین پێغەمبەر و بەهۆی ئەویشە ئومەتەکەی بووە باشترین ئومەت لە نێوتەواوی پێغەمبەران و ئومەتانی پێش خۆیدا. دووبارە سپاس بۆ ئێوە عەزیز خۆشەویست کە تام کاتە بینەری بەرنامەکەم بە تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.